کە کارتی زیرەکیان دروست کردەوە بۆی بتوانین یارمەتیان بدەین 523,000 خێزان توانیویانە سوود لە بەهۆی کۆتایی ساڵی 2015 جاسم محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە ئامادەبوونی دەیان کەناڵی ئاسمانی باسی هاوکاری و گەڕانەوەی ئاوارەکانی عێراقی بۆ شارۆچکەکانی خۆیان کرد. ساڵی داهاتووەوە ئێمە ڕاستیەکەی سیاستمان بۆ ساڵی داهاتوو جەختکردنەوەی لەسەر گەڕانەوەی ئاوارەکان چونکی کێشەی ئاوارەکان و قەیرانی ئاوارەکان هەتاوەکو زیاتر بمێنێتەوە لە ناوچەکانی خۆیان بە نسبەت هەموو لایەکەوە گرفتە قەیرانە دەبێت چارەسەر بکرێت. ئێستا بە پێی پلانی ئێمە بۆ ساڵی داهاتوو دەتوانرێت 200,000 خێزان نزیکەی 1 ملیۆن کەس بگەڕێنرێتەوە بۆ ناوچەکانی خۆیان پاشەوەی کە ناوچەکانیان لە ئێستادا ڕزگار کراوە ئازاد کراوە. ئەو ناوچانە بێگومان بە پلەی یەکەم پارێزگای دیالە و سەلاحەدین و بە پلەی دووهەم پارێزگای نینەوە بە تایبەت سنجار و ئەو ناوچانەی دیکە دەگرێتەوە کە لە ماوەی ڕابردوودا ئازاد کراون جەخت دەکەینەوە لەسەر ئەم مەسەلەی و کاری لەسەرەکەین بۆی کە لە کەوەرێکی تری ڕۆژنامەوانیەکەی وەزیری کۆچبەرانی عێراقی باسی مەترسی دیموگرافی ناوچە کوردستانیەکانی کرد پاشەوەی کە پەنابەرێکی زۆر ڕوویان لە کوردستان کردبوو. لە ئاستی ناوچەکانی عێراق بەگشتی و بە تایبەت هەرێمی کوردستان و لە نێو هەرێمی کوردستانیشا بە تایبەتی تر کەرکووک و خانەقین چونکی کەرکووک و خانەقین لە ئێستادا پێشوازیان لە ژمارەیەکی زۆر گەورەی ئاوارەکان کردووە ئەگەر ئەم ژمارە گەورەی ئاوارەکان نەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان بێگومان ئەبێتە هۆی گۆڕانکاری دیمۆگرافی و ئێمە هەموو جەختێکەکەینەوە هەموو هەوڵێکە خەینەگەڕ بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنی خۆیان بۆ ئەوەی کە هیچ گۆڕانکاریەکی دیمۆگرافی ڕوونەدات لەو ناوچانە. لە ماوەی ساڵی ڕابردوودا توانراوە 73,000 خێزان بگەڕێنرێتەوە بۆ ناوچەکانی خۆیان. لەم 73,000 خێزانە بێگومان بەشی زۆری لە پارێزگای سەلاحەدین بووە و بە پلەی دووش پارێزگای دیالە و ئەو ناوچانەشی کە ئاوارەکانی لێوە گەڕاوەتەوە بۆ ناوچەکانی خۆیان یعنی کە لە هەرێمی کوردستانەوە زیاتر گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی پارێزگای دیالە و سەلاحەدین بە تایبەت لە کەرکووکەوە لەسەر ئەم مەلەفەش بێگومان بەردەوام بین. بە پێی زانیارەکانی ئێمە شاری ڕوومادی وێرانکاریەکی زۆر گەورەی تێدا ڕوویداوە یعنی وێرانکاریەکە بەڕادەیەکە کە ئاسان نییە ئاسان نییە بەم زووە بتوانی هەموو خەڵک بگێڕیتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دێهاتێکی زۆر هەیە کە دەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ کەمی خزمەتگوزاریە لە دەوروبەری ڕوومادی و ناو شاری ڕوومادیش ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک بڵێن هەموو خەڵکەکە گەڕێتەوە بەگومان بۆ ئێمە ئەگەر نیوەی خەڵکەکە لە ماوەی 3 مانگ تا 6 مانگی داهاتوو بگەڕێتەوە کارێکی باش. سەدان هەزار ئاوارەی عێراقی چاوێکیان لە هێزەکانی ئەمنی عێراقی هەیە بۆ لە ناوبردنی تیرۆریستانی داعش و چاوێکی تریشیان لە هاوکاری و ئاوەدانکردنەوەی شارەکانی خۆیان دەکەن. سڵاح بامەڕیدە جەمەریکا بەغدا.